متأكدم ماوەیەکی زۆر کەم زۆر شتی تریش ڕوو نەبیتەوە یا وەزعەکە بەعام ئەگۆڕێ يعني وضعی ناوخۆی عێراق تەتەوراتی کە ئەبی یا دوژمن ناچار ئەبی ئەگەر ئەم نەوعە مقاومەیە بەردەوام بی ناچار ئەبی بیر لە وەزعێکی خۆی بکات. ڕاپەڕین وەرچەرخانەیەکی مێژووی بوو لە بزافی کوردایەتیدا کە وای کرد پاش ئەو هەموو خەبات و تێکۆشان و شۆشانەی یەک لە دوای یەک کە هاتە پێشەوە ڕاپەڕین دروست بوو. ڕاپەڕینش لەوە هات کە ڕژێمی عێراقی پاش ئەو هەموو شەڕ و چەند ساڵ شەڕەی لەگەڵ ئێرانە کردی شکستیان هێنا لەوە ڕێکەوتن لەگەڵ ئێرانە و بەڵام ملهۆڕی و غورورێتی جێشی عێراقی و عێراق ڕژێمی عێراق لەو کاتەیە پەلاماری کوێتیە کە پەلاماری کوێتیە حولەفا و وڵاتان لەسەری هاتنە جواب و وایان کرد کە ئەمریکا بە تایبەتی هاتە پێشەوە ئینزاری کرد ئەمە وای لێ هات جێشی عێراقی تووشی ڕوخانێک و تووشی شکستێکی گەورە بوون. ئەمە ئێمە ئەو کاتە بەری کوردستانی هەبوو بەری کوردستانی جەنابی سەرۆک بارزانی لەو کاتە بووە بە سەرۆکی بەری کوردستانی لەو کاتە مام جەلالی ڕەحمەتی لە دەرەوە بوو بۆیە بەری کوردستانی دەستنیشانی جەنابی سەرۆکیان کردووەکو سەرۆکی بەری کوردستانی. جەنابیشان لە ڕاژان داوەتی هەموو لایەنەکانی کرد کە ئەمە فرسەتێکی گەورەیە کە جێشی عێراقی وا تێشکاوە ڕژێمی عێراقی کەوتۆتە کێشە مەشارکیلێکی زۆر. ئەو کۆبوونانەی کە جەناوی سەرۆک داوەتی لایەنەکانی کرد بۆ ئەساسێک بۆی کە بەرنمەیەک داڕێژن فرسەتێک بێنن لەوەی کە ڕاپەڕین دروست بێ. طبعاً ئەوە بەرنمەیەکی دوور و درێژ بوو چەند کۆبوونەوەیکی بە دوایە هات ئەو دانیشتنانە کۆبوونەکان بۆ داڕشتنی بەرنامە بوو کە چۆن هێزی پێشمەرگەی کوردستان بتوان بەرنامەی ڕێخەن و ڕاپەڕین دروست بێ. هەڵبەتە ئێمەش من بەندە لەو کاتەیە بەرپرسی لیژنەی ناوچەی سلێمانی سەربەلەقی چوار بووم کە بەشدار بووم لەو کۆبوونەوانە. بای ڕاپەڕینەوە ڕاپەڕین لە خۆیەوە نەکرا ڕاپەڕین بە بەرنمەیەکی داڕێژرا و لە بەری کوردستانی لە دەرەوە کە هەموو ئەو خەڵقانی چەکدارن ئەو وەرەزانی چەکدار بوون لە لای حکوومەت بوون چەشیان بۆ حکوومەت دەگەتە بوو هەموو نامەیان بۆ چ بوو کە ئەمڕۆ میلەتی کورد پێویستی بە هاوکاری و هاودەمی ئێوەشە پێشمەرگەش داخلی سلێمانی بێ ئەبێ هاوکاریان بکەن. پێشمەرگە بەڕاستی کە هات جەمارەکە خڕۆشا بوو لە هەموو سەرتاسەری کوردستان ئیتر چاوەڕێی وا نەکرد کە ئەو شوێنانی ڕژەت دەستی بەسراگرتەوە لەنایان بەرن و بیان خژە دەسەڵاتی خۆیانەوە بە حەقەتیش پێشمەرگە کەمێک لە سلێمانیا هەبوو تەنزیمات و ڕێخستنەکانان بەس ئەوەی دەریشەوە کە هات ئێمەمانان کە بەڕێکەوتین لە پێنجونەوە هاتین لە مەنتیقی گۆڵێ و ئەو مەنتیقاری پێنجەوە بە پێ هاتین بەڕاستی بەفربارانێکی زۆر لە ڕێگامان هەبوو یەکێکیشمان لە ڕێگا کە قارقادر کە سەرپەرشتی پێشێنێ کرد سلێمانیە کرد لە کەمال حەسەنی خۆشەویستمان ئەویش عینەشت وەکو سیاسی لەگەڵمان نبوو بەڵام یەکشت هەبوو لێرانە کێشێکمان لە پێشمەرگەیەکمان لە پێشەوە ناوی حەمەڕەشید بوو ئەڵغامی تەقریبا پێنج پەنجەی پەڕی لە پەنجەکانی. ئێمە وەکو بەرەی کوردستانی لایەنەکان بەرەی کوردستانی بەهێز بۆ ئەو کاتە وەکو عەرزم کردن چۆن فەرسەتێک بوو بۆ یەکگرتن و بتەبایی لەو کۆبوونانە نەتیجەکەی بەرنامەکە داڕێژرا
کە هەموو لایەنێک لە ئاسی خۆیەوە بە پێی سنووری خۆی هێزی چەنە بە پێی خۆی دابەزێت. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لقەکان هەموو شۆڕ بووینە بۆ ناوچەکان نامەی جەنابی سەرۆک بە تایبەتی و نامەی جەنابی کاگنەی سیروان لەو کاتەیە و نامەی لقەکان. هەڵبەتە ئێمە توانیمان وەکو لیژنەی ناوچەی سلێمانی لە سنووری خۆمان هەموو ناوچەیەکی وا و لە سنووری خۆی دابەزێتە خوارەوە بە تایبەتی سوود لە چەکدارانی ڕژێم دۆستەکانمان وەرگرین. ئێمە و کاتە دۆستێکی زۆرمان هەبوو لە پیاوانی ڕژێم بە تایبەتی ئەو ئەفواجی خەفیفانی کە هەبوو ئەوانە زۆر سوودمان لێ وەرگرتن بۆ هەم بۆ چەک تەوزیعکردن بەسەر ڕێخستنەکانمانە و هەم بۆ ڕێنمایی و هێزێکی بوون بۆ پاڵپشتی جەماوەر. لیژان دروست بوو لە هەموو هەتا ئێمە لیژانی کۆمەڵایەتی دروست بوو، تەوجیهات دروست بوو بۆ خوارەوە. ئێمە من خۆم یەکێک بووم لەوانەی کە مەفرەزە هاتینە خوارەوە تەوجیهاتی ئەو نامانە و تەوجیهاتیشمانە کرد بۆ خەڵکەکانی خۆمان کە بەرنامەیەک هەیە بۆ ئەوەی دابەزینە خوارەوە بۆ ناو جەماوەر. ئەوە بوو لە هەموو هاسێکە دابەزین تاکو لە بیدایەتی ئاخری مانگی یەکە ئێمە هەوڵمان نا کە دابەزین، بەڵام هەڕەشەی ڕژێم بۆ ناو شارەکان و بۆین قورستر و بۆیە وەستانیان تاکو مانگی ئاخری مانگی دوو کە چوینە مانگی سێوە. بەڵام بەرنمەکەی ترواین شڵەژایی دروست بوو، جێشی عراقی بەتەواتی ناری کردبوو، پێشمەگە دابەزینە خوارەوە، یعنی هەتاوا بوو ڕەبایە و ماسکەرەکانی سنوورەکانمان بەجێ هێشت ئاهاتینە خوارد. تاوەکو بەرنمەکە وا بوو لە بیدایەتی مانگی سێ ئیتر بەرنمەکە داڕژرا کە هەموو بچینە خوارەوە. خەڵک بەرە پیرمان زۆر هاتووتەوە سلێمانی ئازاد بووە، بەڵام تەقەماوە لە ئەم نەسوورەکە فریاکەون بۆ پێشمەگە تۆزێک کەمی لە ئێمانە پێشمەگە لە هەموو لاکواتوو، بەڵامیتر زۆری بەدرەنگ گەشت و زۆری زوو گەشت و تەنزیماتەکانی ناو شاریش بەڕە حەقەتیش دەورێکی جوانیان هەبوو. ئەوانەی کە شەهید بوون ئێستا هەزار ڕەحمەت لە گۆڕیان بێ لەبەرەوەی ئەوانە شەهید ڕاستەقینەی ئەو ڕاپەڕینە بوون. ئەو ڕاپەڕینەش بە خوێنی چەند شەهیدێک و چەند قارەمانێک بەڕاستی کۆتایی پێهات. لەگەڵ ئەوەشە میلەتی کوردستان جەماوەری کوردستان هەمووی بە هەموو ڕۆشنبیر و هەموو چین پێشەکانەوە بەشداری شۆشینەکەیان کرد ڕاپەڕینەکە بە تەنیا پێشمەگە نەبوو. ئێمە نەڵێن میلەتەکە خۆی زیاتر حەماسی هەبوو بەرامبەر بەوەی کە دوژمنەکەمان دوژمنێکی ئاوا بۆ شێوەیە کە درندەیەکی زۆر خراپ بوو. میلەت زیاتر لە تۆڕە بوو تاکو پێشمەرگە بە شاخ و بچەکی پێ بوو شەشێنی وەڵام ئەوەی ناوشارەکە دایمە لەژێر ڕەحم و تێهەڵانی ئەو بەعسیانە بوون کە هەمان بە هینی خۆیان گەشتن بە سزای خۆیان گەشتن. ئێمە سوپاسی میلە دەکەین، سوپاسی و خەڵقاکەین. ئەو خەڵقا جەماوەت بەعام لەگەڵمان نابووە، چەکدارەکانی ئەوانەی کە لەگەڵ ڕژێم بابوون هەمان لەگەڵمان نابوون، هەمان پشگیری ئێمان کرد چەشیان ناو بە پێشمەرگە. ئێمە ئەوە بەڕاستی بۆ ئێمە دەستکەوتێکی باش بوو، سەرکەوتنێکی گەورە بوو. ئێمە هەڵبەتە لە سنوورەکانم ئێمە و یەکێتی تۆزێ نزیکتر بووین بە تەما بووین کە بەم فرەتکانمان یەک خەین بە یەکەوە بینە خوارەوە، بەڵام لە پەلەپەلیە وای لێ هات هەچ کەس بۆ خۆی هاتە خوارەوە. ئێمە لە مەنتقەی گۆڵێەوە دابەزین. جەنابی سەرۆک بارزانی بە لەگەڵ نەوشیروانیشی لەگەڵا بوو لە سنووری مەنتقەی قەڵازێ دابەزینە خوارەوە بەرەو ڕانیە. 5 سێ جەنابی سەرۆک گەشتە شارۆچکەی ڕانیە و بۆیە بیدایەتی شەر ناونرا ڕاپەڕین چونکە لەوە دەست پێکرا کە شاری ڕاپەڕین بوو کە جەنابیان زووتر گەیشتن لە هەموو نوقتەکانەوە جەنابیان زووتر گەشتنە ناو جەماوەر و توانرا ئەو منتقە ئازاد کرێ. ئێمە شەڵبەت وەکوم لە قی 4 سنووری سلێمانی تەمەمەن 3 محور بووین. محوەری منتقەی هەڵەبجە و شارە زوور، منتقەی ناوشار کە هێزێکی کە بووین، منتقەی دوکان و دەرەوەی شار. ئێمە هەڵبەتە لە منتقەی گۆڵێەوە دابەزین، سنوورەکەمان ئاسانتر بوو بۆ سنووری سلێمانی. ئێمە وا بوو کە بە پێ بێین
بە پێش هاتین تانیوەی ڕێتا منطقەی شێخ هەڵمارێن و ئەوانە بەڵام زووتر جەماوەر کەوتە خۆی زووتر جەماوەر ڕاپەڕینەکەی دروست کرد بەڵام جەماوەر بە وەکو وتم هێزی چەکدارانی ناوەوە ئەفوازە خەفیفەکان و خەڵکەکانی خۆمان کە تەوزیعی چەکیان کردبوو ئەمان زووتر توانیان ئەو دەورە ببینن بەڵام هێن لە بەرەبەیانی حوتی مانگ گەشتینە چوارتا هەتا لە نیوەی ڕێوە تەنزیم سیاریان بۆ هێنان و فریامان کەوتن نزیکی چوارتا بووینەوە ئیتر لە چوارتاوە ئێمە دابەزین هاتین بەرەو سلێمانی بەڵام ڕۆژێکی زۆر مێژوی و خۆش بوو چونکێ جەماوەر بێ فەرق و جودایی بێ لایەن بازی هەمووی پێکەوە ڕاپەڕینەکەی دروست بوو هێزی پێشمەگەش پاڵپشتی جەماوەر بوو هەڵسوڕێنەری ئەو ڕاپەڕینە مەزنە بوو کە کرا ئەیتر وردە هێزی پێشمەگە لە منطقەی هەڵەبجەوە لە منطقەی ئیتر شارۆچکەکان بە دوای یەکا هات جەنابی سەرۆک لەوێ بەرەو کۆیە ئێمە بەرەو بازیان و ئەولاتر وردە هێزی پێشمەگەی کوردستان لە هەموو لایەکەوە ڕژا ناو شار و شارچکەکان و کە توانرا ئەو ڕاپەڕینە مەزنە دروست کرێ تەقە لە ئەمنە سوورەکەم مابوو ئێمە گەشتە سلێمانی تر سلێمانی تەقە هەبوو لە زۆر شوێن بەڵام بەمنە سوورەکە زۆر بە زەحمەت ژیرای ئێمە گەشتە ئەمنە سوورەکە بە حەقەتێکی تر کۆمەڵی خەڵق خۆی کرد بە ژوورە بۆ ئەوەی کە سزم بوون هێنانە دەرەوە یەشان لێوە مەحموودی گەورە دێ بوو حاجی مەحموودی گەورە دێ بوو کە تبەتی زۆر خراپ بوو مەجموعەیە ئەفرەت و مەجموعەیە پیاوی بەڕاستی تر زیندانی ئەمنە سوورەکە هەمووی لەخوا بەزیاد بێ ڕزگاریان بوو کۆمەڵی خەڵکی بەڕاستی بۆ هەوات و کە شەڕ لەگەڵ ڕژێمای بکەن و بیان ینی سەرکەوتنەکە بەدەست بێن والله ناخەشەنەکە تایچی بوو کە ئێمە هاتنە سلێمانیەوە جەماوەرەکە بەرەو پیرمان هات ئەگریان بە دڵیان خۆش بوو لە خۆشییا دڵیان خۆش بوو کە پێشمەگات تۆ ناو شارەوانی بە ئازادی ینی تر باشیان پیاکردنی کە تر ئازاد بوون و ئەمە تر کوردستانمان ئازاد کرد و بە حەقەتی ئازادیەکە زیاتر لە جەماوەرەوە کرا ڕاپەڕینەکە زیاتر جەماوەر دەوری هەبوو پێشمەگەکە تا گەیشت جەماوەر زۆر شتێکی زۆر شوێنی داگیر کردبوو خۆشیەکەی لەوەیە بوو لەگەڵ ئەو ناوشار ئەو تەنزیمانەی کە هەمان بوو بێ لە تەنزیمیش یعنی من باوەڕ کە ئەمەنە دڵخۆش بووین ئافرەتە دەبینی چەکی پێبوو گەنج دەبینی مناڵی بە تازە پێگەیشت و چەکی پێبوو پیرە دەبینی چەکی بەدەستەوە چێ یعنی خۆشیەکەی لەوە بوو هەموو جەماوەری یەک بوو هیچ چینێکیان نەبوو بۆ خۆشی ئێمەش بۆ بە پیاوەتنەوە ئێمە یعنی خەڵکەکە بە وتافکێشان و چەپڵەلیان و گۆرانی و سرودوتن بەرەو ڕووی هێزی پێشمەگە بوونەوە هێزی پێشمەگەش تێکەڵ بوون ئەنجا لەگەڵ جەماوەرە ئەو شوێنانەی کەما بوو بۆیە چوین لە ڕێبایەکان لە معسکەرەکان لە مۆڵگاکانی ڕژێم لە هەر شوێنێک تەقەیەکی تیا بووە پێشمەرگە و جەماوەر کاڵەی جەماوەر بڕوا بکەن ئافرەتی تیا بوو تەلەبەی تیا بوو کاسبکاری تیا بوو یعنی بەوە ڕۆژێکی خۆشی قەت ڕۆژی وا نابێتەوە کە جەماوەر یەکسانی پێکەوە لەگەڵ هێزی پێشمەگە دەدەین نەدازانی هیچ لایەنێکە هەموو لایەنەکان تێکەڵ بوون ئەوە ڕۆژێکی مێژوی و خۆش بوو کە هاتە پێشەوە ڕاپەڕینی جوانی ئەو بوو کە لە دەست دوژمنێکی دیکتاتۆر ڕزگارمان بوو لە دەرنەترین حیزبی بەعث کە دەرنەترینی کەسی ئەو سەردەمە بوو کە بەڕاستی بەبێ جیاوازی هەر کوردێکی بگرێتە تێمە پارتی وایە شێتی وە سۆسیالیست وایە شوێی وایە ئەو کورد وایە تەی کرد بەشەی گڵۆ یا بە ئیبر لە ژووری ئیدامی کرد و یا حکومیا بە لە ئەبوغرێب بەڕاستی تر ئەو خەڵقەش ئەوەنگە تووڕە بوو لەو حکومەتە یعنی مردیان بەلاوە زۆر ئاسایی بوو لەبەرەوەی کە یەک جار ئەمر دویا تا ڕاپەڕی دنیای ڕزگار کرد یا تا هەمووی کوژراوە تا و سواز بۆخوا
لەو ڕاپەڕینیشا شەیدمان زۆر نییە خەڵکەکە بەڕاستی بە حەماسەوە یعنی جەماوەری سلێمانی جەماوەری هەولێر جەماوەری دۆک جەماوەری هەڵەبجە هەمووی تر لە ڕاپەڕینەکە هەموو دەوری خۆیان بینیە شار ڕزگارکرا شاری سلێمانی ڕزگارکرا دوای چۆ هەڵەبجە لە هەڵەبجە چۆ ڕزگارکرا ئەوردەوەدا هەمووی ئاخری شوێنمان کەرکووک بوو شتێکی نۆرۆز بوو چۆشتە ناو کەرکووکی شوانێ بەخوات حکومەت هەر ڕایە کرد خۆی بێ بە دوو قۆناغ ڕاپەڕینمان دروست کرد لە تقریبەن ئاخر شار کەرکووکی دڵی کوردستان بوو کە لە 20 مانگە 23 بۆ ئێوارەی نەورۆز ڕزگار کرا یعنی ئاخر شار ئەوێ بوو ئیتر تۆ لە منطقەی دۆکەوە تاکو لە زاخۆ تاکو خانەقین هەموو شوێنەکان وردە وردە پاکرایەوە بەڵام ئاخر شوێن 20 مانگ بوو ئەمە وای لێکرد لە سیاسەتی دووەلی و لە عێراق و ئەمریکا بە تایبەتی و پاڵپشت بوون مەترسێکی گەورەیان بۆ سازدا بۆیە دووبارە پەلاماری هێزی پێشمەرگە و کورد و کوردستانیان نایەوە ئەو بوو ڕەوەکە دروست بوو ڕەوەکەش لە 1/4ەوە ئیتر 1 بۆ 2/4 وردە وردە بەرەو بەرەو هەولێریش و بەرەو سلێمانیش قوات هات و وردە وردە ڕەو دروست بوو وەک چۆن ئەڵێ ڕاپەڕین ڕۆژێکی مێژووی زۆر خۆش بوو ڕەوەکەش ڕۆژێکی ڕەشی ناخۆش بوو چونچێ خەڵک هەموو خەڵک بێ هیچ ئامانجی ڕویان نەکرد دە سنوورەکان و ئەڕۆشتن ڕەویان نەکرد بەڵام خۆشبەختانە ئەویش کەمی خایەن ئەویش چۆن ئەڵێ سیاسە دوای کرد ڕاپەڕینی دووبارە نەهێشتەوە بەڵام ڕەوکردنیش تقریبەن ئەو مانگێکی پێچوو ئەویش هەر مانگێکی پێچوو کە پەلاماری هینمان نایەوە ڕژێممان نایەوە بە هێز و قووەت هەموو کورد ئەوەی کە ڕاپەڕینی دروست کرد ئەوەش پەلاماری ڕژێمیایەوە وای کە ڕژێم لە تقریبەن لە 12/4 هەندیسەوە ڕژێم داوای مفاوەزاتی کرد و گفتوگۆ دروست بوو بەڵام ئیتر ئەمە وای کرد ئەو دەستکەوتانی کە بوومان ئەبێت ئەگەڕێتەوە بۆ ڕاپەڕین دەستکەوتەکان چییە کە تۆ ئێمە لە کۆیە جەناوی سەرۆکە گەیشت ئەو کاتە بە داوای ئەوەی کە ئەبێ ئێمە وا بکەین پەرلەمانمان هەبێ هەڵبژاردن بکەین پەرلەمان دەستکەوتی ڕاپەڕین ناتوانانی وای لێ بکەی حکوومەتی هەرێم دەستکەوتی ڕاپەڕین بوو کە حکوومەتی دروست کرد ئەو وەختەی تر هەموو ئاسانکاری بوو بۆ هەموو دەستکەوتەکانی تر بەپێی ئەو وەزارەتانی کە دامانە و تەشکیلمان کرد بەڵام ئیتر ئەو مەعاملاتانی کە لە سەرمان بوو وای کرد نەگەین بە هەندێک ئاوات بەڵام شکر بۆ خوا ئەم دەستکەوتانی کە هەمانە کەم نییە هەمووی بەرهەمی ڕاپەڕینە بەرهەمی
خوێنی شەیدانە بەرهەمی ئەو زەحمەت و هیلاکیمان دوێتەیە کە میلەتەکەمان کردی کە ئەو شۆڕشان یەک لە دوای یەک هەر لە شۆڕشی بارزان تا شۆڕشی ئەیلول و تا شۆڕشی گوڵان و ڕاپەڕین بە هەموو چین و توێژەکانەوە توانرا ئەو بەرهەمانە بەدەست بێنە. ئێستاش ئێمە بێ ئەو چۆن ڕاپەڕینمان دروست کرد ئەبێ ئاوایش ئەم جیلەی کە تازە هەیە ئەم جیلەش پارێزگاری لەو دەستکەوتانە بکە و بتوانین زیاتر بەرەو پێشەوە بچین و خزمەت کەسیش علی بەڕاستی میلەتەش داما بۆ بەدەست ئەم حکومەتانەوە ئەم حکومەتانەی لە بەڕاستی لەگەڵ کوردان نییە هەمووی درۆمان لەگەڵەکەن هەموو وعد و پەیمانیان لە قاقەز و مەرەکەب و درێن و تشمان بۆ ناکەن و ئێمە هەر بەردەوامی ژەبین هەتا ڕەحشمان تیاوێت دژایەتی ئەو حکومەتاناکەی کە دژایەتیمان نەکەن هیچ بەبەسمان نییە بژینیان نەژین بەس ئەبێ بژین بۆ خاچ کوردستان بۆ ڕزگاری کوردستان ئێمە خێرمان فیدای ئەم کوردستان ناکەین هەر کەسێکی پێی ناخۆشە بابڕا لە بەغا دانیشە بۆ خۆی بێ بە پیاوێکی عێراقی و بەڵام منە لە کوردم زاکەم ئیشەڵا ئەوەی کورد بێ لەسەر خاچی کوردستان پارە و پولۆبارە معنای نییە خاک و نیشتمانەکە دایک بووی لەو خاکە ئەوێ لەو خاکە پارێزگاری لێ بکەین ئەوێ پارێزگاری لەو خاکە بکەین پارێزگاری لەم نیشتمانە بکەین پارێزگاری لە خوێنی شەیدانمان بکەین پارێزگاری لە ئەنفال و شیمابارانەکانمان بکەین ئەوانە بە خۆڕایی نەڕۆشتن ئەوانە لەسەر ئەم خاکە ڕۆشتن ئەو خاکەش دایکی هەمومانە هەممان لەو خاکاتێن دەروانێت لەبەرەوەی ئیشەڵا کوردستان هەبەرە و ئازادی و بەرە سەرکەوتنی زیاتر ڕە زیاتریش ئیشەڵا شوێنی کەمان ئەکەوێتەوە دەست و ئێمە سەرکەوتووە بین.